فاتح چێ؟ ئێمە لە 11 ساڵی ڕابردوو تا ئەمڕۆ بۆ 32مین جار لە بەردەم بەرلەمانی کوردستان لە پێناو موچە و خوێندن و ژینگە و هەڵبژاردننی دادپەروەرانە گردەبینەوە. زۆرمان بۆتان نووسی و داوامان لێتان کرد سنوورێک بۆ نادادپەروەری دابدرێ. ئێستا دەسەڵات دەیەوێت لە ڕێگەی ئێوەوە نادادپەروەری خۆی بە یاسا بکات لە ڕێگای بەخشینی ئیمتیازات پێتان. داواکارین ئەم جارە وەکو ڕابردوو مەبنە دەستکەڵای تێپەڕاندنی یاسای نادادپەروەری لەگەڵ گەڵدا ژیانی شەرەفمەندانە هەڵبژێرن و موچە و ئیمتیازاتی خۆتان بە قوربانی دادپەروەری بکەن. چاکسازی بۆ دادپەروەری نەبێت جگە لە خراپەکاری هیچی دیکەی نییە. داواکارین لێتان: یەک، موچەی بنەڕەتی تەواوی پلە باڵاکان بۆ 150 کەم بکرێتەوە. خانە نیشینی ڕێک بخرێت لەگەڵ داهاتی وڵات و تاک و گونجاو بێت. هیچ خانە نیشینێک لە 3 ملیۆن دینار زیاتری نەبێت لە هەرێمی کوردستان. سێ، لایەنی کەم موچەی خانە نیشینی لە 500,000 دینار کەمتر نەبێت. چوارەم، موچەی کەم ئەندامان و چاودێری کۆمەڵایەتی بە ڕێژەی 100 زیاد بکرێت. دیارە ئەوەش بە پێویست و دابینکردنی ژیانێکی شەرەفمەندانە نییە. پێنجەم، دەستکاری ئیمتیازاتی بنەماڵەی قوربانیان و شەهیدان و زیندانیانی سیاسی نەکرێت. ئەوە بەشێکی بچووکە لە قەرەبووی ئەوانە. شەش، لیست و ناوی شەهید و قوربانیان و زیندانیانی سیاسی و پێشمەرگەی دێرین بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی شەفاف بێت لە داهاتوودا پاک بکرێتەوە. حوتەم، بەرلەمانتارانەی تەمەنی خانە نیشینیان نانگرێتەوە کارێکی شەرافەتمەندانە و تەواو دوای بوونی کارکردنیان لە بەرلەمان بۆ دابین بکرێت. خانە نیشین نەکرێن. لە جیهاندا دیاردەی سەیر و سەمەرەی وان نەبووە. هەشتم، دامەزراندن تەنها بۆ ئەو کەسانە و خێزانانە بێت هیچ سەرچاوەیەکی داهاتیان نییە. کۆتایی بە دامەزراندنی لەسەر بنچینەی تەزکیەی حزبی بهێندرێت. داواکاریەکانمان بەدینەیەت لەسەر هەوڵی خۆممان بۆ کوردستانێکی دادپەروەر بەردەوام دەبین. هەڵمەتی دادپەروەری 12/1/2020